ئەم هەینیە لە سلێمانی وەکو هەینی پشتیوانی لە ڕۆژئاوای کوردستان دیاری کرابوو. بە سەدان هاوڵاتی لە سەرجەمچین و توێژەکان لە شەقامی سالم بەڕێپێوان بۆ بەردەم باخی گشتی بەڕێکەوتن و داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد چی دیکە بێدەنگ نەبێت لە ئاست ئەو کۆمەڵکوژیی تورکیا کە بەرامبەر هاوڵاتیانی مەدەنی لە ڕۆژئاوای کوردستان ئەنجامی دەدات. هەر خۆ پێشاندانێک هەر بەریەکی پشتیوانی ji bona Rojavayê Kurdistanê bide her giringe ji bonawa her têxwestin her pêwîst e bo xelçê her çar perçeyê Kurdistan perçeyekê dîke wek Rojavayê Kurdistan her bergerî dike şerdike perçeyekê dîke her li ser piya be her ji mer giringin li ser arz yekîtiya gelê Kurd tê durustkirin. Lêrewa çend dest lawenerim bo şervanan û bo gorî û şervananê şehîd bûn hênde nefret li Türk û li darûdestekeyekam ke bi xelçî Sûriya li şerî Kurdanî Rojava hakat. لە خۆپیشاندانەکاندا هاوڵاتیان داوا دەکەن لە سەرتاسەری جیهان کورد یەکدەنگی هەبێت بۆ ئەنجامدانی خۆپیشاندانی مەدەنی دژی سوپای تورک و بەزاندنی خاکی کوردستان. لەگەڵ ئەوەشدا وەکو کاردانەوەیەک داوا دەکرێت گشت بەرهەمێکی تورکی لە هەرێمی کوردستان قەدەغە بکرێت و فشار بخرێتە سەر تورکیا. لازمە کورد گیبی یەک بن کومەری پارێزێ بکە کومەری کورد نەبە یەک چێ نابە بێنا ئەردۆغان بلندە مێرک لێ ددیە نەخەمەخە. ئێمە لێرەوە پێش هەموو شتێ سەری ڕێز و نوازشمان بۆ گشت شەیدانی کوردستان و بە تایبەتی بۆ شەیدانی بەشە ڕۆژاوە پاڵپشتی خۆمان لەگەڵ ئەو هێزەی کە لەوێ لە شۆڕشایە و لە شەڕایە دژی فاشستی تورک و دژی داعشەکان دژی چەتەکانی ئەردۆغان ئێمە لێرەوە پیانەڵێن پاڵپشتی ئێوەن ئێوە تەنهانین ئێمە لەگەڵتانین هەتا مردن لەگەڵتانین. دانیشتوانی هەرێمی کوردستان لە سەرجەمچین و توێژەکان کاردانەوەی توندیان دژی لەشکرکێشیەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان نیشان داوە. کاردانەوەکان تەنیا خۆپیشاندان و چالاکی مەدەنی نین، بەڵکو ئێستا هەڵمەتێکی فراوان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بایکۆتکردنی کڕینی کەلوپەلی تورکی لە ناو بازاڕەکاندا دەستی پێکردووە.